یەکێک لە بابەتە گرنگەکانی تری هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران بووە لە هەڵبژاردنەکەی 5 مانگی 11دا و دەنگدەرانیش بۆ گەڕێکی تری سەرۆکایەتی داناڵد ترامپیان ناردەوە بۆ کۆشکی سپی. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. هێرۆ سپاس بۆ ئامادەبوونە. ئەکرێ پێمان بڵێ چ شتێک جیاواز بوو لە هەڵبژاردنەکەی ساڵی 2020 لەگەڵ ئەمەی 2024دا؟ بەڵێن ئەگەر ڕاستگۆ بووم زۆر شت جیاواز بوو. ئێمە بینیمان ئەو حەوت ویلایەتەی کە بە سوینگ دائەنران هەموو دەنگەکانی ئەو ویلایەتانە چوو بۆ کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکی هەڵبژێردرا و داناڵد ترامپ کە 6 لەم ویلایەتانە بەڕاستی لە ساڵی 2020دا دەنگیان بە بایدندا بوو، دەنگیان بە ترامپ نەدابوو. جا ئەمە گۆڕانکاریکی گەورە بوو وای کرد ئەنجامەکانی دەنگدان بە تەواوەتی با بڵێن پێچەوانی ساڵی 2020 ببێتەوە و لە ئێستادا سەرکەوتن بەدەست بێنە ئەم ویلایەتانە بوون بە هۆکاری سەرکەوتنی ترامپ. هەر لە دوای ڕۆژی 5 مانگی 11 دوای هەڵبژاردنەکە باسێکی زۆر لە دەنگی عەرەب و موسڵمان و هەروەها دەنگی ئەمریکاییە لاتینیەکانیش دەکرا. بەڵێن با ئێمە ئەگەر لە عەرەبەکانەوە دەست پێ بکەین. شاری دێربۆرن یەکێک لە ناوچە سەرەکیەکانی با بڵێن کە زۆرینەی ئەم شارە نیوەی زیاتری ئەو 110,000 بۆ بوورە دانیشتوی شارەکە عەرەبی موسڵمانن و لە وەتایی ئەوەیەکی زۆرەوەیە کە دەنگی ئەم شارە هەمیشە بۆ دیموکراتەکان بووە. بەڵام لەم هەڵبژاردنەیە دەنگەکان بۆ کۆماریەکان بوو. و ئەمەش شتێکی تازە نەبوو. لە مانگی نۆیە با بڵێن فەرمان شارەوانی شارەکە ئامر غالب لە مانگی نۆدا کە خۆی دیموکراتە پشتیوانی خۆی بۆ ترامپ ڕاگەیاند. ئەمەش یەکێک لە هۆکارەکانی کە دایاننا بۆ ئەوەی کە باسییان لەوە کرد بەهۆی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بوو. بەڵام هۆکارێکی تری ئەم شارە کە زۆربەی لە هاوڵاتیانی ئەو شارە خاوەن با بڵێن کارداری بچووکن. ئەم کارداریە بچووکانە ژوای کردووە کە خەڵکی زیاتر پێیان وا بووە ترامپ زیاتر هاوکارە بێ بۆ کارداریە بچووکەکان و بۆ بابەتی ئابووری کە یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکانی ئەم هەڵبژاردنە. دەنگی لە دێربۆرنە دەنگی ترامپ بە 2500 دەنگ زیاتری بەدەستهێنا بوو بە بەراورد لەگەڵ کاملا هێرس. بەڵام لە ساڵی 2020دا دەنگەکانی بایدن زۆر زیاتر بوو لە ترامپ لەو شارەیە. ئەمە دەنگی عەرەبەکان. ئەگەر ئێمە بچینە دەنگی ڕەشپێستەکانیش تەنانەت بەڵێن ڕەشپێستەکانیش لە زۆربەی ویلایەتەکانە جیاوازێک بینرا بوو. یعنی بەگشتی بە شێوەیەکی گشتی باز لەوە ئەکرێت کە دەنگی ڕەشپێستەکان بۆ دیموکراتەکانە. بەڵام لەم هەڵبژاردنەوە نەبوو. ینی لە سەدا 16 دەنگی ڕەشپێستەکان بۆ کۆماریەکان زیادی کردبوو. ئەمەش بە بەراورد لەگەڵ ساڵی 2020دا دوو هێندی ساڵی 2020 ئەمریکایە لاتینۆکان. دەنگی لاتینۆکانیش بە شێوەیەکی گشتی زیادی کردووە. بەڵام هێشتاش ینی ئێمە کە ئەم زیادکردنەمە بەسمان لەوەیە زۆرینەی دەنگەکانی ئەمانە هەر بۆ دیموکراتەکان بۆ بەڵام زیادی کردووە بە بەراورد لەگەڵ دەنگەکانی پێشتر. بۆ نمونە لە 156 لاتینۆکان دەنگیان بە کاملا هێرس داوە. بەڵام لە 163 لاتینۆکان دەنگیان بە بایدن دابوو لە ساڵی 2020 کەواتە بە ڕێژەکە لەناو ئەمانیشە دەنگ زیادی کردووە. هێرۆ دەنگدەرانی ژن لە ئەمریکایە ئەمان چۆن ڕێژەکاندا بەشکرا؟ ینی بەتایبەتی لە نێوان هەردوو کاندیداکەیان ژن. بەڵێن ژنان بە شێوەیەکی گشتی ژنان پشتیوانیان لێ کردبوو. دەنگی ژنی بەدەست هێنا بوو. کاملا هێرس دەنگی ژنی بەدەست هێنا بوو. بەڵام ئەمەش ئەو با بڵێن بە شێوەیەکی گشتی
دەنگی ژنیش بۆ نمونە دەنگی ژنی سپی پێست کە یعنی دەنگی ژنی سپی پێست بە شێوەیەکی گشتی هەر دابەش بووە ینی زیاتر دەنگ بۆ کۆمارەکانیش ئەڕوات ینی لە هەڵبژاردنەکانی پێشوو شار بەو شێوەیە بووە بەڵام لەم هەڵبژاردنە دەنگی ژنی سپی پێست بۆ کۆمارەکان زیاتری کردبوو و هەروەها دەنگی ژنی با بڵین ئەوانی کە پێیان ئەڵێن کەڵەر ینی بێجگە لە سپی پێستەکان دەنگی ئەمانیش تا ئەندازەیەک بە تایبەتی لە نێو دەنگدەرانی با بڵین تەمەن ناوەندیە دەنگی ژن بۆ کۆمارەکان ڕۆشت بوو بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووتر لەم هەڵبژاردنە زیاتر بوو. چۆنێک بێ هەڵبژاردن تەواو بوو ئێستا سەروەختی قۆناغی پێکێنانی بەڕێوەبەرایەتیەکەیە و دانەڵد ترامپ هەروەکو لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەم پێکرد دەستی کردووە بە کۆبوونەوە لەگەڵ کاندیدەکانە. بەڵێ دەستی کردووە بە کۆبوونەوە لەگەڵ کاندیدەکانە هەوڵ ئەدرێ پرۆسەکە بە خێرایی بەڕێوە بچێت و هەروەها داواشی کردووە هەر کەسێک هەوڵی ئەوە بدا کە ببێ بە سەرۆکی با بڵێن سەرۆکی ئەنجومەنی سینات پێویستە بەو ڕازی بێکە لە کاتی با بڵێن پشۆکانە ئەو دەنگەکان پشتڕاست بکرێتەوە ئەمەش مانای ئەوەیە دەیەوێت کە پرۆسەکە بە خێرایی بەڕێوە بچێت چونکە ئاماژەی بۆ کردووە کە هەندێک جار پرۆسەکە ئەوەندە خاوە بێتەوە ماوەیەکی زۆری پێچێت تاکو کەسێک با بڵێن پەسەند بکرێت لەلایەن ئەنجومەنی سیناتەوە ئێستا چەند ناوێک هەیە بەڵێن هەتاکو ئێستا کە ئەم بەرنامەیە ئێمە قسەی تیاکەین چەند ناوێک هەیە باس کراوە یەک لەوانە مایک واڵزە کە باز لەوە کراوە کە دەستنیشان بکرێت بۆ ئاسایشی پۆستی ئاسایشی نیشتیمانی و هەروەها تۆماس هۆمن کە بۆ کاروباری سنوورەکان پاراستنی سنوورەکان ئەمەش یەکێک بووە لە بابەتە سەرەکیەکانی لە هەڵمەتەکانی هەڵبژاردنەکە ئاماژەی پێکرد و هەروەها باڵوێزی ئەمریکا لە نەتەوەی گرتوەکان دیاری کراوە ئەویش خانم ئەلیس ستیفانیکە و هەروەها باز لە مارکۆ ڕوبیۆ ئەکرێ بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا نازانێت کاتە بەرنامەکەمان بڵاو بێتەوە چ گۆڕانێکی تیا ئەبێ بەڵێ ئەو پرۆسەیە سیناتی ئێستا پەسەندی دەکا یا سیناتی داهاتوو بخۆ دەزانی لە هەڵبژاردنەکە 34 ئەندامی نوێی سینات هەڵبژێرا بەڵێن خۆی بە شێوەیەکی گشتی کاتێک کە دەست بەکارە بن کاتێکە لە بەڕێوەبەرایەتی داهاتووە ئەبێت ینی بە شێوەیەکی گشتی هیچ کام لەمانە دەست بەکار نابن تاوەکو بەڕێوەبەرایەتی داهاتوو چونکە ترامپ خۆمان نەزانین لە 21 سوێندی یاسایی ئەخوات و ئەو کاتە با بڵێن بە شێوەیەکی فەرمی دەبێتە سەرۆکی ئەمریکا بەڵام ئێستا کە باز لەوەکەن کە لە کاتی پشودانەکەیە ئەمانە پەسەند بکرێن نازانەمەش بە شێوەیەکی گشتی دەبوو لە دوای مانگی یەکەوە بێت ئەمە پرۆسەیەکە ئێمە دەزانین ئەم پرۆسەیە بە شێوەیەکە کە سەرۆکی هەڵبژێردرا و پۆستەکانی دیاری دەکات پاشان گوێگرتنیا با بڵێن لە دەچنە کۆنگرێس بەردەم کۆنگرێس پرسیاریان لێکرێ و پاشان لەلایەن کۆنگرێسەوە لەلایەن ئەنجومەنی سیناتەوە پەسەند دەکرێەوە بە شێوەیەکی بە زۆرینەیەکی سادەش پەسەند دەکرێن ئەمە ئێمە دەزانین هەندێک لە یاساکان لە ئەنجومەنی سینات بێ لە ئەنجومەنی نوێنەران بێ دەبێ دوو لەسەر سێ دەنگەکان بەدەست بێنێ بەڵام هەندێکیشی زۆرینەی سادەیە کە لە 50 کە ئێمە دەزانین 100 ئەندامی ئەنجومەنی سینات هەیە لە 50 زیاتر 51 دەنگ بەدەست بێنن کە چاوەڕێژ ئەکرێ بە ئاسانی تێپەڕێت چونکە ئێستا کۆماریەکان لە ئەنجومەنی سیناتیشدا زۆرینەن. زۆر بە کورتی پێم بڵێ سەدڕۆژی یەکەم بۆ هەموو سەرۆکێکی ئەمریکا ئێجگار گرنگە بۆ چکە دەبێت بەرنامەی کاری خۆی جێبەجێکە لەو سەد ڕۆژەدا دوای سەر ڕۆژ دەچێتە بەردەم کۆنگرێس وتاری یەکەم سەد ڕۆژی پێشکەش دەکا بەرنامەی کاری ترامپ چییە؟ بەڵێن چاوەڕوان ئەکرێ ترامپ لە سەد ڕۆژی یەکەمە فۆکسی بە تەواوەتی لەسەر بابەتی ئابووری و بابەتی کۆچبەری بێت چونکە ئەمە ئەو دوو بابەتە بوو کە زۆر سەرنجی خست بۆ سەری لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا و بە تەواوەتی لەلایەن دەنگدەرانەوە چاودێری ئەو دوو بابەتە زۆر ئەکرێ چونکە ئەمە کار ئەکاتە سەر هەڵبژاردنەکانی مترم کە 2 ساڵی داهاتوو هەڵبژاردننی کۆنگرێز ئەکرێت ئەمە زۆر کار ئەکاتە سەر ئەو هەڵبژاردنانە چونکە بۆ هەڵبژاردنانە چۆن دەوترێوەکو ڕیفراندۆمێک وایە لەسەر ئەو سەرۆکەی کە لە ماوەی 2 ساڵا چی کردووە جا ئەو ماوەی 2 ساڵش سەد ڕۆژی یەکەمی کارکردنی زۆر گرنگە و پێم وایە بەو شێوەی کە باس ئەکرێت سەرنجی تەواوی لەسەر ئابووری و مەسەلەی کۆچبەری دەبێت. مەسەلەی کۆچبەری هێرۆ سوپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکان زۆر سوپاس دەکەم.
ئەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروای خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێ.